جگە لە سلێمانی لە سنووری ئەوەی ناوی لێنراوە ئیدارەی سەوس و قەزا و نەحیە و پارێزگاکانی هەڵەبجەش خۆپشاندانی قوتابیان بۆ بە یاسایکردنی دەرماڵە و کەمکردنەوەی خوێندنی پاراڵێڵ و چەند ئامانجێکی دیکە دەستی پێکردەوە. لە هەڵەبجە و سەی سایق قوتابیان بایکۆتی هۆڵەکانی خوێندەریان کرد و دەڵێن نانگیە بۆ حکومەت نەتوانێت ئەو بڕە پارەکەمەی دەرماڵی قوتابیان دابین بکات. نەک جۆرەك عیبە هەر زۆر عیبەیە چکە یعنی داوای شتێکی وامان نەکرد، داوای شتێکی زۆر سادەمان کردو کە ئەویش دەرماڵێ و مافی خۆمانە شتێکی زۆر کەمە بۆ ئەو، یعنی ئێمە تاوەکو ئێستا داواکە بەرز کراوەتەوە دەڵێن کە بەرز کراوەتەوە بەڵام جوابمان لێ نەگەڕێنراوەتەوە تاوەکو جوابمان لێ دەگەڕێنرێتەوە بەردەوام دەبین و دواییش نوێنەرەکان بڕیاری لێ دەن چی بکرێ. هەمومان بۆ یەکشت لێرە کۆبووینە، هەمومان داوای یەکشت دەکەین، هەمومان لە پاڵێک نەبین ناکرێ. ئێمە پارتوانیمان ئەم هێزەی خوێنکاران بوو کە توانی دەرماڵە دووبارە بگەڕێنێتەوە دوای چەندین ساڵ کە بڕی بوویان توانیان بە فشاری ئێمە دووبارە بگەڕێنەوە. بۆ ئێستا منیش بەوان مەگەر ئەوان لێرە نەبن ناتوانین دووبارەوە ئیشە بکەینەوە، بۆ داوایان لێ دەکەم هەر بەردەوام بن. ئێمەی فێرخوازان نامانوێت بە ڕێگایەکی تونند و دوور لە تونند و شێوازێکی مەدەنیانە مافی خۆمان وەربگرین، بەڵام شێوازی مامەڵەکردنی دەسات بە جۆرێکە کە پەلگێشمان دەکات بۆ گرتنەبەری ڕێگای تونند. داواکاریمان گوێمان بۆ بگیرێت و بەکردەی بەدەم داواکانمانەوە بێن. ئەگەرنا ئەم جۆڵە خۆپشاندان و بایکۆتانە هەر بەردەوامی دەبێت. بگرە فێرخوازان لە بێباکی دەسەڵاتدا بە سوورتر دەبن و پەل بۆ چالاکی و خەباتی دیکە دەبن. ماوەی 2 هەفتەیە خۆپشاندانەکان دەستی پێکردوتەوە، بەڵام بەهۆی دروستبوونی گرژیەکان و پشۆوە بۆ ماوەی 3 ڕۆژ خۆپشاندانەکان ڕاگیران. لەگەڵ دەستپێکردنەوەی دەوام لە چەمچەماڵ و کۆیەش ناڕەزاتیەکان سەری هەڵدایەوە. وێڕای هاوخەمیان بۆ قوربانیانی ڕووداوەکەی سلێمانی قوتابیان بەجلی ڕەشەوە بەشدار بوون لە خۆپشاندان و جەختیان لە بەردەوامی ناڕەزاتیەکان بۆ داواکردنی مافەکانیان کردەوە. نێمەوە خوێندکارانی پەیمانگای تەکنیکی چەمچەماڵ بۆ دووەم هەفتەیە لە سەر یەک بایکۆت و گوربوونەوە ئەنجام دەدەین و ئێمە داواکارین لە لایەنی پەیوەندیدار. ئێمە هەموو خوێندکاران کۆکن لەسەر دوو خاڵی سەرەکی لەم گوربوونەوە بایکۆتەیە کە ناسنە ژوورەوانە. دوو خاڵەکەش پێدانی دەرماڵە لە کاتی خۆیان کەمکردنەوەی کرێی خوێندنی پاراڵێڵ، ینی ئەو پەڕی بێباکییان دەربڕیەوە بەرامبەر ئێمە. ینی ئێمە بۆ 2 هەفتە لەسەرێکە گوربوونەوە لە هەموو زانکۆ پەیمانگاکان لە هەموو شار و شارۆچکەکان بەردەوامە هیچ جوابێکمان وەرنەگرتووە و ئەگەر جوابیشمان نەدرێتەوە هەر بەردەوامە بین و ناچینەوە هۆڵەکانی خوێندن. خوێندکارانی زانکۆی خۆی ئێمە بەردەواماندا بە خۆپشاندانەکان وێڕای هاوخەمی خۆمان بۆ قوربانیەکانی سلێمانی، بەڵام ئێمە خوێندکاران زانکۆی ماوەی هەفتەیەک زیاترە خۆپشاندانمان کردو هۆڵەکانی خوێندنمان بایکۆت کردیا کە چەند خاڵێکە کە ئەوان جێڕانەوەی دەرماڵەیە ببێت بە یاسا بۆ هەموو ساڵێکش کە ئەوە مافێکی سەرەتایی هەموو خوێندکارێکی زانکۆ پەیمانگایە. ئێمە تاو کاتانە بەردەوام دەبین لە خۆپشاندان و بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن کە دەرماڵە بگەڕێتەوە و ببێت بە یاسا بۆ هەموو ساڵێکیش. خوێندکار بۆ گەل هیوایە. قوتابیان دەڵێن ئیرادەی بەرزی ئەوان بوو. ساڵی ڕابردوو حکومەتی ناچار کرد دەرماڵە خەرج بکرێتەوە. ئەم ساڵیش بەردەوام دەبن تا حکومەت ناچار دەبێت بڕیاری گەڕانەوەی دەرماڵە بدات. داواکاریەکی دیکەشیان ئەوەیە ئەمساڵ دەبێت دەرماڵە بە یاسایی بکرێت و چی دیکە بۆ داواکردنی نێنەوە سەر شەقام. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.